الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و گوێگران، السلام عليكم ورحمة الله وبركاته. بخۆشحاڵین لە بەرنامەی ئاسۆی ڕێنمایی بەیەکگەیشتنەوە. بەڕێزان و خۆشەویستان، چەند دەقیقەیەک لە خزمەتی ئێوەی ئازیز و بەڕێز و خۆشەویست دادەبین لە کەناڵی ئاسمانی پەیام لە بابەتێک بە ناوی بەردەوامی و دامەزراوەی ئەلیستیقامە. خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا باسی ئیستیقامەمان لۆ دەکا، دەفەرمێ: إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. خوای گەورە ئەفەرمێ ئەو کەسانەی کەوا گوتیان پەروەردیگاری ئێمەیە، ناوی ئەڵڵایە، پەروەردیگارمان ئەڵڵایە سبحانه وتعالى، ثم استقاموا، دوایێ بە دامەزراوەی بەردەوامی دەمینێنەوە. ئەو کەسانێک کەوا دامەزراون بەردەوامن لەسەر دینی خوای پەروەردیگار، تتنزل عليهم الملائكة، زانایان دەفەرمون مەلایکەت پۆل پۆل دێتە لایەن، ئەوانەی بە دامەزراوەی بە ڕاگیراوی بە بەردەوامی لەسەر دینی خوای پەروەردیگار دەمینێنەوە. چ کاتێک دێن ئەو مەلایکەتان؟ زانایان و مفەسیرینی قورئان فەرمون لە کاتی سەرەمەرگ و لە ناوگۆڕ و لە کاتی زیندووبوونەوەشدا. چیان پێ دەرێن؟ ئەللا تەخافوا، مەترسێن، ولا تەحزەنوا، بۆ ئەو مارومەدارێک کە بەزێشتان هێشتووە خەمیوانیشتان نەبی. ئێمە چاودێریان دەکەین. چ لەوە خۆشتر هەیە؟ ئەی ئەو کەسانێکەوە دامەزرا و ڕاگیراون بە بەردەوامن لەسەر دینی خوای پەروەردیگار، خوای پەروەردیگار بشمرین کەسانێک مەلایکەتان دەنێری ئاگای لە مارومەدارەکانمان دەبی. بەڕێزان، ئینجا ئەفەرمێ موژدەتان لێبی بە بەهەشتێک کە خوای پەروەردیگار بۆ ئێوەی ئامادەی کردووە. ئەم بەهەشتە خوا بۆچی ئامادە کردووە؟ بۆ ئەو کەسانێکەوە ئیستیقامانەیە. جا مەلایکەتەکان دەفەرمون چێ؟ نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة، ئێمە دۆستی ئێوەینا هەم لە دنیا هەم لە قیامەتدا. چەند خۆشە ئەی ئەو کەسانێکەوە ئیستیقامیان هەیە کە بەردەوامن کە دامەزراون. مەلایکەتەکانی خوای پەروەردیگار دەڵێن ئێمە دۆستی ئێوەین. جا مەلایکەت دۆستت بێ، ئەم مەلایکەتانەش دۆستی خوای پەروەردیگارن، دروستکراوەکانی خوای پەروەردیگارن. خوای پەروەردیگار ڕێزی بۆ داناون. ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون. اینجا دەڵێ ئەو بەهەشتەی ئێوە ئەسنێ، ئەی ئەوانەی کە ئیستیقامەتان هەیە هەرچی حەستان لێتی چیتر؟ نزولا من غفور الرحیم، ئێوە میوانی خوان، میوانی خوای پەروەردیگارن، ئەو خودایی کە ڕەحیمە بە بەزەیە لەگەر بەندەکانی. بەڕێزان، دەچینە خزمەت فەرمایشتێکی پێغەمبەر صلى الله عليه وسلم. هاوڵی بەڕێز و خۆشەویست ناوی سفیانی کوڕی عەبدوڵڵای ئەثەقەفیە، دەڵێ: قلت يا رسول الله صلى الله عليه وسلم، وتمەی پێغەمبەری خوا، حدثني بأمر أعتصم به، ئەی پێغەمبەری خوا ئیشێکم پێ برێ، فەرمانێکم پێ بڵێ دەستی پێوە بگرم، دەستی پێوە بگرم، هەتا دەستی پێوە بگرم بە دامەزراوی و بە ڕاگیراوی و بە بەردەوامی ببینێمەوە. پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم: قل ربي الله ثم استقم، بڵێ پەروەردیگاری من ناوی ئەڵڵایە، دوایە بەردەوامیش بە لەسەری. یەکەمیان چییە؟ دووشت پێ بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی برێ پەروەردیگاری من ئەڵڵایە سبحانه وتعالى، دووەمینیشیان ثم استقم، و بەردەوامیش بە لەسەر چی؟ لەسەر دینداری خواپەرستی، لەسەر ئەو مەنهەجەی کە خوای پەروەردیگار سبحانه وتعالى بۆ ئێمەی ڕەوانە کردووە. بۆیە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ کاتی ئەو ئایەتەی دەخوێندەوە: إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا، کاتی ئەو ئایەتەی دەخوێندەوە ئەوانەی دەرێن پەروەردیگاری مە ئەڵڵایە، دوایە لەسەریشی بەردەوام دەبن. دەیفەرمووی: اللهم أنت ربنا، خوایە تۆ پەروەردیگاری ئێمەی، فارزقنا الاستقامة، خدای استقامەتیشمان پێ ببەخشە. ئەوە دوعای حەسەنی بەسری بۆ ڕەحمەتی خوای لێبی. زانایەکی ترمان هەیە بە ناوی شەقیقی بەلخی ڕەحمەتی خوای لێبی، دەفەرمی ئەو هۆکارانەی کە ئینسان پێی دەمینێتەوە بە دامەزراوەی چار شتن. دەفەرمێ: أربعة أشياء
من طريق الاستقامة أفرمي سارشت هنا سار هوكار هنا ئەگە ئینسان دەستیان پێوە بگری بە بەردەوامی و بەدامەزراوەیی دەمینێتەوە لەسا دینی خوای پەروەردیگار ینی ئیستیقامەی دەبی یەکەمینیان لا يترك أمر الله لشدة تنزيل به دەفەرمێ هەر ناخۆشیەکت هات هەر ناخۆشیەکت بۆ هات بە هیچ شێوەیەک دەستبەرداری فەرمانەکانی خوای پەروەردیگار نەبی یەک دومینیان ولا يتركه لشيء يقع في يده في الدنيا فلا يعمل بهوى أحد دەفەرمی لە دنیای هەر شتێکت هاتە ناو دەستان مەسئولیەت پارە خێر و خێرات هەرچی هاتە ناو دەستت بە هیچ شێوەیەک بە هەوا و ئارەزووی خەڵکی نەچولێەوە بە فەرمانی خوای پەروەردیگار بچولێەوە سێمینیان ولا يعمل بهوى نفسه لأن الهوى مذموم بە هیچ شێوەیەکیش بە هەوا و ئارەزووی خۆت مەجولێەوە چونکە بە دواکەوتنی هەوا و ئارەزوەکان لۆمەکراوە چارەمینیان ليعمل بالكتاب والسنة بقرآن وبفرمودي بيغمبريش صلى الله عليه وسلم كاربك أو كاتي بدا مزراوي دمينيوا زور زواني فرمو رحمتي خوي ليبي شقيقي بلخي بريزان زور مهم إنسان لدنيا دا استقامتي يبي أو استقامتا إنساني دقي انتبهشت إنساني با وادريتو كخواي پروردگار لي رازي بي سبحانه وتعالى يچ لها ولان رحمتي خوي ليبي ناوي جعيفة أو هاولا بريزا دري قالوا يا رسول الله صلى الله عليه وسلم كان أي بيغمبري إخوة نراك قد شبت دبين أي بيغمبري إخوة توبير بوي دبين تمنكت برو بيريدسي بيغمبر فرموي دزانن بوسي بير بوي ما شيبتني هود وأخواتها صورتي هود هاوێنەکانی هود پیریان کردم دەزانن بەڕێزان بۆچی پێغەمبەر صلى الله عليه وسلم باسی سوورەتی هودی کرد چونکە ئاەتێک لە ناو سوورەتی هوددا هەیە باسی ئیستیقامە مامە دەکا دەفەرمێ خوای گەورە فاستقم كما أمرت أي محمد صلى الله عليه وسلم بەدامەزراوەی و بە بەردەوامی و خۆڕاگر بە لەسەر ئەو دینەی چۆن خوای گەورە فەرمانی پێکردی ومن تاب معك ولەگەر ئەو هاوڵانەی کە لەگەرە تۆش دانا ولا تطغوا سنووری خوای پەروەردیگاریش مەبەزێنن إنه بما تعملون بصير لەبەرەوەی ئێوە هەرچی ئەکەن خوای پەروەردیگار دەتان بینی جا ئازیزان و خۆشەویستان دەڕێن کابرایەکە بووە سەردانی ماڵی خوای کردووە هەرچی کردەوەی چاکە کردویەتی دواتر کە هاتیتەوە ئیستیقامەتی نەبووە لەسەر حەزی ماڵی خوای پەروەردیگار معلومی جەنابتانەکەوە هەر کەسێک لە ماڵی خوا بگەڕێتەوە پاک و خاوێن دەبیتەوە لە گوناهان وەکو ئەو منداڵی تازە لەدایک دەبی بەڵام ئەم پیاوە کاتی ڕۆژێک لە ڕۆژان چاوی پێدەکەوی شای ڕەشبەڵە چییە ژن و پیا و تێکەرا و بووینە شای دەکەن خۆی پێڕاناژرێ دەچی دەست بە شای دەکا لە ناو شایەکە بەردەبیتەوە حەیاتی لێ دەبڕێ کەواتە نەیتوانی بەدامەزراوەی ئیستیقامەتی نەبوو لەسەر ئەو حەزەی کە کردیتی بۆیە ئەی ئەو کەسانی کەوا نوێژان دەکەن ئیستیقامەتتان هەبی لەسەر نوێژان ئەی ئەو کەسانی کەوا زەکاتی ماڵی خوا دەدەن ئیستیقامەتتان هەبێ لەسەر زەکاتدان ئەی ئەو کەسانی کەوا حەج و عومرە دەکەن ئیستیقامەتتان هەبێ ئەو کەسانی کە لە گەجیرانی باشن دەبی ئیستیقامەتتان هەبێ لەسەر ئەو باشەی ئەو کار و کردوانێک کە ئینسان دەیکا پێویستە لەسەر ئەو کردوانە بە بەردەوامی بمینێتەوە ئەو کەسانێکەوە دۆستایەتی خەرچی بەدین دەکەن دۆستایەتی مسلمانان دەکەن بە بەردەوامی بمینێنەوە ئەی ئەو کەسانێکەوە دۆستی پیاوی چاکن لەسەر ئەو چاکانەتان بەردەوام بن لۆ چونکە پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم إنما الأعمال بالخواتيم کردەوەکانی ئینسان شەرتی کۆتاییە بەڕاستی بەڕێزان و خۆشەویستان ئینسان هەر چەندی نوێژ بکە هەر چەندی زەکات بدا هەر چەندی تاعەت و عیبارەتی خوای پەروەردیگار بکە بەڵام ئەگەر لە ئاخریەکەی بیدۆڕێنی ئەوە ئیستیقامەت نەبوو هەموو ئیشەکانت لێ دەڕوا بۆیە ئەو فەرمودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم زۆر بە گرنگی تەماشا بکەن إنما الأعمال بالخواتيم کردەوەکانی ئینسانی شەرتی کۆتاییە هەروەکو ئەگەر ئینسان لە ئاخریەکەشدا چاک و باشبی خوای گەورە فریای دەکەوی و هەروە دایکمان عایشە خوای لێ ڕازی بی دەڵێ سئل النبي صلى الله عليه وسلم يعني سئل رسول الله صلى الله عليه وسلم
پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم أي الأعمال أحب إلى الله چ کردەوەیەک لەکن خوای پەروەردیگار زۆر خۆشەویستە چ کردەوەیە کە خوای گەورە زۆری خۆش دەوێ پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم عدومها وإن قل ئەگەر کەمیش بێ لەسەری بەردەوام بی کەواتە ئازیزان ئەو بەردەوام بوونا پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم خوای پەروەردیگار ئەو کردەوەی زۆر خۆش دەوێ کە ئینسان لەسەری بەردەوام بی کەواتە ئینسانیش کردەوەیەک ئەنجام بدا خوای گەورە ئەو کردەوەی خۆش بوێ ئینسان هەم لە دنیای پێ ڕاگیرا و دامەزراو دەبی و هەم لە قیامەتێشدا مەلایکەتەکان فریاد دەکەون بۆیە زۆر گرنگە ئەو دنیایە دنیایەکی کاتیە دنیایەکی کەمە ئینسان دەبی چ بکە ئەو کاتەی ئەو چەند ڕۆژەی کە هەمانە یان ئەو چەند سارێک کە هەمانە دەبی بە ئیستیقامەت و بە دامەزراوەی ببینە سەرێ چونکە ئەو ئیستیقامەتە هەم وەکو زانایانی مفەسیر ئەفەرمون ئەگەر کەسێک ئیستیقامەی هەبی لەسەر دینی خوای پەروەردیگار لەو کاتەی کە دەمری مەلایکەتەکان دێن لە کاتی سەرمەرگدا کە کاتێکی زۆر ناخۆش و ناڕحەتە ئەو کەسانێکەوە ئیستیقامیان هەبووە ئەنجا فریشتەکان پۆل بە پۆل دێن دەرێن مەترسێ ئەی ئەو کەسەی لەسەر مەرگدای مادام تۆ بەردەوام بووی لەسەر دینی خوا ئێمەش ئێستا فریاد دەکەوین بە فەرمانی خوای پەروەردیگار یا ئەو کاتەی ئینسان لەناو گۆڕدایە کە ئەو پرسیارانەی ئاراستە دەکرێت من ڕەبوک چێ پەروەردیگاری تووە وما دینوکە ئەدی ئاینی تووسە وما نەبیوکە ئەدی سەرکردە و پێشەوایەکە چێ بووە ئەلەو کاتەدا ئەگە ئینسان ئیستیقامەی هەبی زۆر بە ئاسانی لە وەڵامەکانی مەلایکەتەکانی پرسیارت لێ دەکەن ناو گۆڕ زۆر بە ئاسانی زۆر بە بوێرانە و زۆر بە زەریانە بە ئیزنی خوای پەروەردیگار کە خوای پەروەردیگار یارمەتی دەدا دەڵێ ڕەبی الله خوای من ناوی ئەڵڵایە و دینی الئیسلام ئاین و مەنهەجیمیش ئیسلام بووە و پێغەمبەری صلی الله عليه وسلم پێشەوان بووە کەواتە لە ناو گۆڕیشدا ئەو پرسیارانەی کە لێمان دەکرێ ئەگەر ئیستیقامەمان هەبی ئێمە بەردەوام بین لەسەر ئەو دینداری خواپەرستیە بە تەعیقیت خوای پەروەردیگار فریامان دەکەوی ئەگەر نمونەیەک بینینەوە بەڕێزان کەسێک دەبینی لە دایرەیەکی حکومەتی دەوام دەکا باشە چەند ساڵێک دەوام دەکا دواتر کە تەمەنی دەگاتە دەوری 6 ساڵێکی حکومەت تەقاعودی دەکا و مانگانە شتێکی بۆ دەبڕیتەوە لەبەرەوەی چەند ساڵێک لە دایرەی دەوامی کردی و بەردەوام بووە ئەدی ئەگەر کەسێک بۆ ڕەب العالەمین بەردەوام بی دەوام بکات لەسەر دینی خوای پەروەردیگار ئیستیقامەتی هەبی خوایەک کە هەرچی لە کەون و کە ئاینادایە هەمووی خوایە هەرچی خەزێنەی دنیا هەیە هەرچی خەزێنەی شاراوە و ئاشکرا هەیە هەمووی خوای پەروەردیگارە کە خوای پەروەردیگار چەند بە ڕەحمە چەند بە بەزەیە چەند بە وەفایە چۆن خوای پەروەردیگار فریامان ناکەوی بۆیە پێغەمبەر ئەفەرمی صلی الله عليه وسلم تۆ لە کاتی خۆشیدا خوات بەبیر بی خوای پەروەردیگار لە کاتی ناخۆشیدا تۆی بەبیرە جا بەڕێزان و خۆشەویستان لە کۆتاییدا داواکارم هەموو لایەکمان دەست بە دینی خوای پەروەردیگارەوە بگرین هەمومان ئیستیقامەتمان هەبی ڕاگیراو بین و دامەزراو بین لەسەر دینی خوای پەروەردیگار هەتاوەکو هەم لە دنیادا سەربەرزانە بژین هەم لە ناو گۆڕیشدا خوای گەورە فریامان بکەوی هەم لە ڕۆژی زیندوبوونەوەشدا کە بەرەو مەیدانی مەحشەر دەچین بە دوو ڕووی سپی بچین هەم لە مەیدانی مەحشەریشدا کاتی حیساب و کتابمان لەگەر دەکرێت ئەگەر لە دنیادا ئیستیقامەمان هەبی و بەردەوام بین لەسەر دینی خوای پەروەردیگار لەوێش فریامان دەکەوی و بەرەو بەهەشتی پانوبەرین دەکەوینە ڕێ لە کۆتاییدا لە خوای پەروەردیگار دەپارڕینەوە یا ڕەبی خودایە ئیستیقامەت و ڕاگیراوی و دامەزراوی بە قسمەتی هەموو لایەکمان بکەی والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.